پەرێزانە بچن سەر ڤیدیۆڵێکی کوتایبەتە لە سەروان ناوچەیەن و شەرتێدا هەیە و ڕەوشاوەرتە لە گەلێک ناوچەیان هاتیە ڕاگەیاندن و تێچاوەڕێکردن و دەنگین هەدەپێ کوپرانیاوە ناوچەیەن کوردینە لە باکووری کوردستانê دەنگین هەدەپێ لە گۆڕە ڕایدەرن هەدەپێ دەبێژن بە پلانەکە AKP هاتیە داڕشتن کێن ببە لە گۆڕ ڕایدەرن هەدەپێ و گەلێک شرۆڤەکارن سیاسی لە تورکیە یەک ji ئارمانجا ئەوان ئەف ئالۆزیین و ئیرۆ لە باکووری کوردستانê ڕوودایە و ئەو شەرێ دنابەر ئارتێشا تورکیە و پەکێکێدا تێکبرنا پارتیا هەدەپێ داڵبژارتنا پەرلەمانیەکە مژدارێدایە هەروەها ڕایدەرن هەدەپێ دەبێژن سەرکەوتنە هەدەپێ داڵبژارتنە هەفتەی حەزیرانێدا ji دەنگên کوردان هات لەو ماسەر حکوماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان و بەرپرسین AKP دەخوازن ڕەوشا باشێر و ناوچەیەن باکووری کوردستانê ئالۆز ببە داکو لە گەلێک هەرێمان هەڵبژارتن بڕێڤەنە چن یانژی دەبن چاودێریە توندا هێزی نەولەکاریەدا بمەشە و خەڵک نکار بە دەنگ بدە هەدەپێ و هەدەپێ دەبن بەندە سەدێدا بمینە دەستەیە بلندە هەڵبژارتنێ لە تورکیە یەسێکێ بە پێشنیازیە والێتیە پارێزگا بەدلیسێ ڕاگەاند و وێ سندوقên هەڵبژارتنێ لە گەلە گوند و باژێرۆکên ku ڕەوشا ولەکاریە تێدا ئالۆزە نەیەدانین و دەنگدەرێن وان گوند و باژێرۆکان وەرە لە ناوچەیەن دن دەنگێ خۆ بدەن هەروەها یەسێکی دیسا لەسەر پێشنیازیە قایمقامیە ناوچەیە جزیرە بۆتا دیار کرد ji ber alozîya rewşên ewlekariyên taxên weke Nûr, Cûdî û Yevesê ku îşmara dengderên wan 48,000 û 678 e wê dengderên wan taxan biçin taxên dinên cizîrê dengê xwe bikarbînin. بەردەفکی هەدەپێ ئایهان بیلگەن ژی ji çapemenîra ragiyand ku hikûmeta Tirkiyê siba roja yekê mijdarê dibin hêceta ku berf pir hatiye yan rewşa ewlekariyê nebaşe wê li gelek deverên Bakurê Kurdistanê sindoqên hilbijartinê ji gund û bajarûkan ra bibe navçeyên diniyên bibînin bajaran. ئەو ژی وێ دەنگداینا خەڵکی ئاستەنگ بکە بێگومان و باژەر و ناوچەیەن و ئیرۆ لێ شەر هەیە یانژی ڕەوشاوەرتە لێ هاتنە ڕاگەاندن لە باکووری کوردستانê دبک ئەف ڕەوش باندۆرە خۆ لەسەر ڕێژا دەنگدانێژی بکە ئەڤن ئەوە ناوچەیەن باکووری کوردستانê کوپرانیاوان ڕەوشە شەڕ لێ هەیە ئالۆزن و ڕەوشاوەرتە تێدا هاتنە ڕاگەاندن ئەمێ دەستپێکێ لە موشێ دەست پێ بکەین لە موش ڤارتوان ku gimgim 20,221 dengdêr hene li biçin navçeyeka din li parêzgeha Agrî ku her du qezayên Bayezîd û Diyadîn hene li Bazîd 65,100 dengdêr hene herweha li Diyadînê 23,005 dengderên wê hene ku ev jî eger alozî berdewam bin renge xelik bi zehmetî bikar be dengê xwe bikarbîne. لە ئێلهێ ئانکوباتمانێ ژی قەزایە ساسوون هەیە و 15,902 دەنگدەرێن وێ هەنە لە چەولێکێژی لە باکووری کوردستانê قەزایە کارلیۆڤا هەیە و 18,395 دەنگدەرێن وێ هەنە یەن بێگومان پرانیاوان ژی کوردن لە بەدلیسێ قەزایە تاتوان هەیە 5,520 دەنگدەرێن wê hene em biçin Amedê diyareke li qezayên wê hene weke Sûr, Lîca, Farqîn, Pasûr, Hênê û Hazro. Li Sûr 17,397 dengdêr hene, li Lîcê 16,125 dengderê wê hene. Her wiha li Lîcê 16,000 weke me got, li Farqîn jî 47,977 dengdêr hene, li Pasûrê 21,882 dengdêr hene û li Hênê jî 17,547 dengdêr, li Hazro jî 9,553 dengderên wê hene. Biçin navçeyeka din li parêzgeha Colemêrgê Colemêrgê diyara navçeya hekarî weke Çelê, Gever, Şemzînan navçeyên ku şer û alozî carna car têde derdkevin lê Çelê 7,289 dengderên wê hene li Geverê 67,557 dengdêrin li Şemzînan jî 32,106 dengderên wê hene. Em biçin Mêrdînê navçeya Mêrdînê diyara qezaya Nisêbîn û dêrika Çiyayê Mazî heye li Nisêbîn 64,965 kes dikarin yekî mijdarê da dengê xwe bikarbînin li dêrika Çiyayê Mazî jî 33,392 dengderên wê hene.
لسير تيجي هردو قزاين پرواری و اروح هنا لپرواری 15168 دنگ در هنا هروها لأروح جي 10045 دنگ دران مافي دنگدان ديكي مجدار دام هنا لشرناخي بگومان لجزيرة گلك آلوزي هبون و روشا آوارتا حتى دوزي إيلونيجي لسر هبون 6376 دنگ در تن لجزيرة بوتانن اگر او روشو آلوزي كنها هاي بگومان وي او دنگين وان كوبرانيان كردن و بهدر بچانكو نين بكارانين بيقومان جيوي كارتيكني لسر دنگي هدپي جيبكا سلوبي 59715 دنگ دير هنا قلابان 20751 دنگ دير بيتو شباب جي 10023 دنگ ديرين وهنا